ئەم ماسەیەکی کە لە خوێندا نوقم بوو. 6 مانگ بەسەر ڕۆژەکانی 18 و 19 بەفرامباری 1404 هەتاویدا تێدەپەڕێت. ڕۆژانەی کە ملیۆنان ژن و پیاوی ناڕازی بە بوێری و ئازایەتیەکی کەمێنە بەڵام بەبێ ئامادەکاری ڕێکخراوەیی پێویست ڕژانە سەر شەقامەکان. ئەم ڕاپەڕینە مەزنە ئەڵقەیەک بوو لە زنجیرە ڕاپەڕینەی یەک لە دوای یەکەکانی خەڵکی ئێران. درێژەی بەفرامباری 96 خەزەڵوەری 98 و ڕاپەڕینی 1401 بە هەمان دروشمی مێژووی ژن ژیان ئازادی کە ئەم جارە لەگەڵ هاواری نان کار ئازادی ئاوێتە بوو. دەیان ملوێن کرێکار، ژنانی خەباتکار، گەنجان و ئەو چین و توێژانەی کە ساڵانێک بوو ئاواتی ڕووخانی دێوەزمەی کۆماری ئیسلامیان لە دڵدا بوو، سەرنجام دەرفەتێکیان دەستکەوت تا لە زیاتر لە 400 شاری ئێران لە پاڵ یەکتردا بوەستن. تەمسیل و هەمەچەشنی بەربڵاوی کۆمەڵایەتی گرنگترین تایبەتمەندی ڕاپەڕینی بەفرامباری 1404 بوو. یەکەم چەخماقیەوە خێزە بەهۆی گرانی هەڵاوسانی و هاوسەرپشراو و دابەزینی بەردەوامی بەهای دراوی نیشتیمانیەوە لێدرا. هەژاریەکی کە چیتر شیاوی تەحەممولکردن نەبوو، بەڵام ناڕەزایەتیەکان بەخێرایی لە داواکاریە بژێویەکان تێپەڕین. دروشمەکانی پەیوەست بە ئازادی و دادپەروەری دەنگیاندایەوە و لە درێژەدا دروشمی مەرگ بۆ دیکتاتۆر بوو بە دروشمی سەرەکی شەقامەکان. ئەم ڕاپەڕینە بە پێچەوانەی ئەو وێنەیەی کە هەندێک میدیای دەرەوەی وڵات نیشانیان دەدا ڕێکوڕیشەیەکی تەواو مادی و چینایەتی هەبوو. هاواری برسیەکان و پەراوێزخراوانی دەستی سیستەمێک بوو کە جگە لە هەژاری سەرکوت و هەڵاواردن هیچ شتێکی تری بۆ زۆرینەی کۆمەڵگا بە دیاری نەهێنا بوو. سەرەڕای هەموو ئەمانە ئەم ڕاپەڕینە مەزنە بەدەست چەندین کەم و کوڕی جددی و چارەنووسسازەوە دەیان ناڵاند. خەڵکی ناڕازی بە پێچەوانەی پێویستی بەردەوامی بزوتنەوە شۆڕژگێڕیەکان، بێبەشبوون لە کۆمیتەیەکی ڕێبەری سەرتاسەری و ناوەندێکی هەواهەنگی هیچ حیزبێکی سەرتاسەری و خاوەن جێگە و پێگەیەکی جەماوەری لە مەیدانەکەدا نەبوو کە بتوانێت ئەرکی ئاراستەکردن و یەکگرتووی پێویست بەڕێوە ببات. تۆڕە ڕێکخراوەکانی گەڕەکەکان لە شارە جیاجیەکاندا پێک نەهاتەبوون و خۆپیشاندەران بەرنامەیەکی ڕوونیان بۆ مانگرتنی سەرتاسەری و بەردەوامی ناڕەزایەتیەکان لەبەردەستدا نەبوو، کە لێنی جددی لە ڕیزەکانی هێزە ئەمنی و سەربازیەکانی ڕژیمدا دروست نەبوو و هیچ میکانیزمێکی پەیوەندی بەدیل بۆ ئەو بارودۆخانەی کە ڕژیم ئینتەرنێت دەبڕێت و دەست دەداتە سەرکوتی خوێناوی لە پێشدا بیری لێ نەکرابووەوە. لە پاڵ ئەم کەم و کوڕیە پێکهاتەیانەدا باوەڕێکی مەترسیداریش لە بەشێک لە مەیدانی ناڕەزایەتیەکاندا پەرەیسەند. ئەو تێڕوانینەی کە خەڵکی ڕاپەڕی و بۆ سەرکەوتن پێویستیان بە یارمەتی هێزە دەرەکیەکانی وەکو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە. لەسەر بنەمای ئەم وەهمە بوو کە دۆناڵد ترامپ لە تۆڕی کۆمەڵایەتی خۆیدا نووسی درێژە بە ناڕەزایەتیەکان بدەن و دامەزراوەکانی خۆتان کۆنتڕۆڵ بکەن، یارمەتی بەڕێوەیە. ئەم پەیامە کە دواتر لە بەڵگەنامە فەرمیەکانی کۆنگرێسی ئەمریکاشدا ڕەنگی دایەوە لەگەڵ ڕستەیەکی دیکەی ناوبراو دووبارە بووەوە. ئێرانیان نیشتیمان پەروەرەکان بەردەوام بن لە ناڕەزایەتی، یارمەتی بەڕێوەیە. من تەواوی دیدارەکانم لەگەڵ بەرپرسانی ئێرانی هەڵوەشاندوێتەوە تا ئەو کاتەی کوشتاری بێمانای خۆپیشاندەران ڕادەگیرێت. میدیا فارسی زمانەکانی دەرەوەی وڵاتیش کە نزیک بوون لە گوتاری ئیمپریالیستی ئەم ڕستانەیان بەردەوام بڵاو دەکردەوە. ڕەزا پەهلەویش بە شێوەیەکی هەڵپەرستانە لەسەر بنەمای ئەم بەڵێنانەی ترەمپ بانگەوازیەوەی کرد تا خەڵک لە شەوانی 18 و 19 بەفرامباری 1404 هەتاویدا لە ئاستێکی بەربڵاوتردا بڕژێنە سەر شەقامەکان و بە خەیاڵی خۆی کاری حکومەت کۆتایی پێبهێنن. ئەم ڕستەیە یان ئەم ڕاستیە ئاشکرایەکە ئومێدی بەستن بە یارمەتی دەرەکی ڕۆڵێکی تێکدەرانەی گێڕا کە لە چاوەشەکردنی بەشێک لە بزوتنەوەکە و خستنەتەڵەی لەبەردەم ئامێری سەرکوتی ڕژیمدادانا. ڕاپەڕینی بەفرامباری 1404 هەتاوی ڕووداوێکە کە جێگیەکی تایبەتی لە ڕۆژژمێری خەباتگێڕانەی خەڵکی ئێراندا گرتووە و وانەی زۆری تێدایە. وانەگەلێکی کە لەم وتارەدا تەنیا ئاماژە بە گۆشەیەکیان کرا، چونکە بە مەودایەکی کورت شەڕی 40 ڕۆژە دەستی پێکرد و پرۆسەی شیکردنەوە و کۆبەندی ئەم ڕاپەڕینەی خستە ژێر کاریگەریەوە.
بەڵام هەر لە ئێستاوە بەڕوونی درک بەو خاڵانە دەکرێت کە ئازایەتی خەڵک بۆ ڕووخاندنی ڕژێمی وەکو دێوەزمەی کۆماری ئیسلامی مەرجێکی پێویستە، بەڵام هەرگیز مەرجێکی بەس نییە. حزوری ملوێنی لەسەر شەقام هەرچەندە شکۆدار بێت بەبێ ڕێکخستن، بەبێ ڕێبەری سەرتاسەری، بەبێ بەرنامەی سیاسی ڕوون و بەبێ ئامادەکاری بۆ قۆناغەکانی دوای ڕووخان، بەتەنیا سەرکەوتنی بزوتنەوەیەک گەرەنتی ناکات. پشتبەستن بە هێزە ئیمپریالیستیەکان لە جیاتی پشتبەستن بە ڕێکخستنی سەربەخۆی چینی کرێکار و زەحمەتکێشان نەک هەر ڕێگە چارە نییە، بەڵکو بزوتنەوەکە دەخاتە بەر مەترسی یاریە ژیۆپۆلیتیکەکانی زلهێزەکان، ئەو یاریانەی کە هیچ کات بەرژەوەندی ڕاستەقینەی کۆمەڵانی خەڵکی ئێران لەبەرچاو ناگرن. لێرەدایە کە وەبیرهێنانەوەی ڕاستیەکی تاڵ و لە هەمان کاتدا هیوا بەخش وەک پێویستیەک دەردەکەوێت. فەرماندە و بڕیاردەری کۆمەڵکوژی ڕۆژەکانی 18 بەفرانباری 1404 سەرنجام ڕۆژی 19 پوشپەڕی 1405 لە گۆڕندا. ئەم کۆتایی یەکێک لە هۆکارەکانی سەرکوت، ئەگەرچی بەتەنیا بەوە تای کۆتایی هاتنی سیستەمی سەرکوتگەر نییە، بەڵام وەبیرهێنەرەوەی ئەم ڕاستیە مێژوویەیە کە سەرنجام ڕژێمی ئیسلامیش وەک هەر سیستەمێکی دیکەی دیکتاتۆری بەدەستی بەتوانایی جەماوەری ڕێکخراو دەڕوخێت. خوێنی قوربانیانی عەزیزی ئەو دوو ڕۆژە ڕەشە لە بیرەوەری مێژووی بزوتنەوەی کرێکاری و ئازادیخوازی ئێراندا بە زیندویی دەمێنێتەوە و دەبێتە پاڵنەر و وزەبەخشی خەباتەکانی داهاتوو بۆ ڕووخاندنی ئەم ڕژێمە و بنیاتنانی کۆمەڵگەیەک لەسەر بنەمای دادپەروەری کۆمەڵایەتی، یەکسانی و ئازادی. حەماسەی بەفرانبار ئەگەرچی نوقمەی خوێن کرا، بەڵام تۆوێک بوو کە لە ناخی خۆیدا ئەزموونێکی بەنرخی بۆ خەباتەکانی داهاتوو لە پێناو ڕووخاندنی ڕژێم لەلایەن خەڵکی ئێرانەوە بەجێهێشت.